بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. برابر رزكانم خوشك عزيزكانم لهر شوێنێکی ئەم دنیاە هەن لە کوردستانە لە دەرەوەی کوردستانن گوێبیستی بەرنامەکەی ئێمن ئەمان بینن دوعای خێرتان بۆکەین سەلام و ڕەحمەت و میهرەبانی و لێخۆشبوونی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشەویستەکانم، معلومی هەموو لایەکە لە دنیادا هەر ڕێکخراوێک هەر حیزبێکی سیاسی کاتێک کە دروستە بێ پەیڕەوێکی ناوخۆی هەیە. ئەو پەیڕەوە ناوخۆیە هەر کاتێک ئەندامێک لە ئەندامەکان بەپێی ئەو پەیڕەوە هەڵسوکەوتیان نەکرد دوور ئەخرێنەوە لەو جەمع و لەو ڕێکخراوە. بۆ چونکە ئەو پەیڕەوەی کە ئەو جێگا و شوێنە بەڕێوە ئەبا یەکێک لە ئەندامەکان کە لێی لاداوە کاری پێ نەکردووە مستحقی دەرکردن ئەبێت. ئێمەش ئەگەر تەماشا بکەین وەلیلله المەثل الئەعلا تەشبیه نەبێ، ئەم ئیسلامەی کە هاتووە خوای پەروەردگار ناردوێتی پەیڕەوێکی ناوخۆی هەیە. ئەم پەیڕەوە ناوخۆیە بەشێکی لە قورئاندایە، بەشێکی لە فرموودە شیرینەکانی پێغەمبەری خوادایە صلی الله عليه وآله وسلم. کاتێک کە ئینسانێک بەم پەیڕەوە ڕازی نەبێ بە شێوازێک لە شێوازەکان بێوێ پەیڕەوەکە لەگەڵ خۆیدا بگونجێنێ، خۆی لەگەڵ پەیڕەوەکەدا نەگونجێنێ، ئەم ئینسانە خوای پەروەردگار جەلە جەلالوه سزای ئەدا. بۆ چونکە ئەو فەرمان و نەهی و ئەمرانەی کە خوا پێی کردووە ئەم ئینسانە جێبەجێ نەکردووە. کە جێبەجێ نەکردووە ناکرێ بە خۆی بڵێ مسلمان بەڵام فەرمانەکانی خوا و پێغەمبەر جێبەجێ ناکات. مسلمان بوون کە لە عەرەبیدا پێوترێ ئیسلام، مسلم یعنی الاستسلام لله، یعنی ئینسان تەسلیمی خوا بێت. خوای پەروەردگار لە قورئاندا لە فەرموودە شیرینەکانی پێغەمبەردا هەر بڕیارێکیان بۆ ئێمە داوە بێ ئێمەی مسلمان بڵێن سەمعا وەطاعا، گوێمان لێبوو و هەروەها جێبەجێ ئەکەین. ڕازی بوون بە فەرمانەکانی خوای پەروەردگار، ڕازی بوون بەو دەستورە خوایەی کە لە دووتوێی قورئان و سوننەدایە بەڕاستی بەشێکە لە ئەتوانین بڵین یان هەموو ئیمانە، هەموو باوەڕبوون و تەسلیمبوونە بە خوای پەروەردگار جەلە جەلالوه. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار ئاەتێکە فەرمێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. أما آية بيروزوكو إمام ابن كثير فرمي رضا رحمتي خواي ليبي دوها والي بريزي بيغنبري خواه صلى الله عليه وآله وسلم يكي كان زبيرة أوي تريان حاطبي كرية ببلتعايا كاتيك باخكيان نزيك أبي ليكوا کێشەی ئاویان بۆ دروست دەبێت. ئاو دانی باخەکە ئەچن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانە شەرع حەق بە کاممانەدا ئەم کێشە یەکلایی بێتەوە. کاتێک ئەچن پێغەمبەری خوا فەرمێ حەقەکە بە زوبێرە، بەم شێوازە حەق بە زوبێرە، چونکە ئاوەکە لە پێشدا دێتە لای ئەو حەقەکەش بەو شێوازەیە. کە حاتەب گوێی لەمە ئەبێت ئەڵێ ئەی پێغەمبەر باشە ئەم حوکمەتدا تەنها لەبەرەوە بوو کە زوبێر خزمتە، ینی ڕازی نەبوو بە حوکمەکەی خوای پەروەردگار. کە ڕازی نەبوو خوای پەروەردگار ئەم ئاەتەی دابەزاند فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم. ئیماندار نین، ئیماندارێکی تەواو نین تا ئەو کاتێ ڕازیە بن بە فەرمانەکانی تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بە فەرمانەکانی خوا کە ڕازیش ئەبن ثم لا يجدوا في أنفسهم حرجا، نەک بە ئاشکرا بەنیهێنیش رازین بە فەرمانەکانی خوای پەروەردگار جەلە جەلالوه. ئاخر بەڕێزان چ دینێکەیە بەقەر دینی ئیسلام جوان بێت، چ فەرمانێکەیە بەقەر فەرمانەکانی خوا جوان بێت، ئینسان بە گوێی نەکات، ئینسان بە قسەی نەکات. ومن أحسن من الله حكما، چه حکم و دەستور و یاسایەکەیە
لە دەستور و یاسای خوای پەروەردگار جوانتر بێ بووە بە شەریعەت هاتووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم هیچ کەسێک لەیەوە ئیمانی تەواو نییە، ئیمانی دامەزراو نییە حتى يكون هواه تبعا لما جئت به، هەتا وەکو هەوا و نەفس و ئارەزووی خۆی بە شێوازێک بێ کە ئیسلام پێ ڕازیە، یعنی شوێنکەوتوی ئیسلام بێ، نەفس و هەوای شوێنکەوتوی ئیسلام بێت، ئیتر لە کڕین و فرۆشتە نابێ، لە مامەڵەدا بێ، لە هەرچیەکدا بێ. لەوان چێ خەڵکێکی مسلمان ئاهلی دین جا بڵێ هەمومان بە شەرع ڕازین، سوپاس بۆ خوای پەروەردگار. بەڵێ بەڕێزان یەقینتان هەبێ برایان و خوشکانم، هەمومان بە شەرع ڕازین کاتێک کە شەرع بە دڵی ئێمە بێت، کاتێک شەرع بە شێوازێک فەرمانمان پێ بکات خۆمان پێ ڕازی بین. ئەگەر خۆمان پێ ڕازی نەبین، جاری وایە هەزار ملە جۆڕێکن پێ ڕازی نابین. بەڕێزان و خۆشەویستانم، کابرا میراتێکی هەیە، ئەم میراتیە مامۆستایەکی بەڕێز یان هەر کەسێکی بەڕێز میراتەکەی بۆ تەوزیعەکە پێڵە کاکە ئەم میراتە ئەوەندەی بەری تۆکەوێ، ئەوەندە بەری خوشکەکانت تەکەوێ. کاتێکی گوێی لێ بێ میراتی باوکە و بەشی خوشکەکانە بە بەشی خوشکەکانی تایە، یعنی دەموچاوی گرژەکات هەڵە کاکەم بەمە ڕازی نیم. یعنی چی؟ من میرات بدەمە زاوا و بیبایە، کاکە خوا بۆی داناوە. ئەمە حکمەتێکی تایە. بەڕێزان ئەی ئەو باوکە کە مردۆ چۆن باوکی تۆ بوو، ئەو باوکی کچەکەیە، ئەو برای کە وەفاتی کردو چۆن برای براکەیەتی ئاوەش برای خوشکەکەی بووە. ئەمە حکمەتی تایە خوای پەروەردگار دایناوە. ئەی خۆ ناکرێ یەک لایەنێک ئەو ماڵ و سەر و دوو سامانە قۆڕەخکا بۆ خۆی. زۆر جار لە مەسئلەی میراتە خەڵک بەدین ڕازی نییە. بەڕێزان حەقی کچ نادا، حەقی خوشک نادا. یان جاری وایە مەسەلەن کێشەیەک لە نێوان ژن و مێردێکدا هەیە، ئەم کێشە لە ناو ژن و مێرد داڵێن کاکە بە پێی شەرع ئاوایە، کابرا لەونەوە کاکە منەیبم بۆ مەحکەمە، لەعەلە بەدڵی خۆی بێ، ینی بە شەرع ڕازی نابێ لەبەر ئەوەی بەدڵی خۆی بێ. کابرا برایان و خوشکانی بەڕێزم، پیاوێکە خێزانەکەی لە خێزانەکەی جابووەتەوە، شەریعەتی ئیسلام حرامی ئەکا کە ئەم باوکە ئەو مناڵانە لای خۆی زەوتکان نێڵە دایکی بیبینێت. ئەم باوکە بە عەشایەری دەستی بەسەر ئەو منداڵانەیە گردووە، ئەو ئافرەتە تەکلیفی دنیاکە، خەڵکی دنیاکە بە گژی ئەو پیاوەدا، ئەو پیاوە نایڵە دایکی، نایڵێ ئەو ئافرەتە کە دایکی منداڵەکانە منداڵەکانی خۆی ببینێ. کاکە لەگەڵ خۆتدا جیابووەتەوە، خۆ منداڵەکان کوڕ و کچی ئەون، کوڕ و کچی ئەو دایکن. ئەلێم کاتەدا ئەم باوکە بە شەرع ڕازی نییە. بەڕێزان بە هیچ جۆرە بە شەرع ڕازی نییە، بۆیە ناڵێ ئەو دایکە و منداڵانە ببینێ. یان جاری وای بەعەکسەوەی بەڕێزان ژن و مێردێک کێشەیان هەیە، ئافرەتەکە چۆتەوە بۆ ماڵی باوکی، منداڵەکانی لە ژوورەوە سجن کردووە، نائێڵێ باوکی و منداڵانە ببینێ، نائێڵێ و منداڵانە بچن سەر لە باوکیاندا، نائێڵێ تەلەفۆنێکیان بۆ بکەن، نائێڵێ قسەیەکی لەگەڵا بکەن. یەکاکەم حرامە. بەڕێزان ئێمە موسڵمانین، ئێمە کاتێک هاتوین بازنەیەک پێوترێ بازنەی ئیسلام، لە نێوان ئەو بازنەی ئیسلام ئابێ بخولێنەوە، ناکرێت لە بازنەی ئیسلام بچینە دەرەوە. بۆیە بەڕاستی ڕازی بوون بە شەریعەتی خوای پەروەردگار لە کاتێکدا دەرەکەوێت کە شەریعەتی خوای پەروەردگار فەرمانەکانی خوای پەروەردگار بە دڵی تۆ نەبێ بڵێ خوایە تەسلیمم، تەواو خوایە ئەزانم ئەمە ناڕەحەتە، خوایە ئەزانم ئەمە ناخۆشە، بەڵام تەسلیمم. دوو بەڕێز کێشەیانە بێت، کێشەیانە بێ لەسەر ئەرزێک، لەسەر بازرگانیەک، دێن بۆ لیژنەی فتوا، دێن بۆ لای مامۆستای ئاینی، دانیشن، هەموو قەزیەکەیان یەکلایەکەنەوە. شەرع کاکە حەق بە یەکێکیان خۆ ناکرێت حەق بە هەردووکیان بێ، یەکێکیان خاوەن حەقە زیاتر. کابرا کە گوێی لێ بێ حەق بە یوتریان، هەڵە کاکەم بەمە ڕازی نیم، ناوەڵا بەمە ڕازی نیم. ئەی چی وڵاتم شکاتەکەم کاکە، کە شکاتیشەکە لە مەحکەمە لە یاسا لەواچی هەمان بڕیارەکە بدەن، بەڵام لێ چونکە هەڕەشەی لەگەڵدایە، سجنی لەگەڵدا ناوێرێ قسە بکە. یەکاکە بۆ یەکەم جار بە شەرعی خوا ڕازی نەبووی، بۆیە ئەم ڕازی نەبوونە بە شەریعەتی خوای پەروەردگار، بە دەستور و یاسای خوای پەروەردگار بەڕێزان زۆر زۆرە لە ناومانە. بەڕاستی کارێکی خراپە. کابرا بە پێی شەرع دڵی کەسێکی ئێشانەوە ئەبێ ئەم بچێت داوای لێبوردنی لێ بکە، ئەڵێ نەخێر کاکە، ناوەڵا من شتی وا ناکەم. یە شەرع وات پێڵێ بەڕێزەکەم، ئەبێت تۆ بچی داوای لێبوردنی لێ بکەی، داوای لێبوردن ناکات. ڕازی نەبوون بە شەریعەتی پاکی ئیسلام بەڕاستی ئینسان ئیمانی لەقەبێ، ئیمانی پرسیارە خرێتە سەر ئیمانی. برایان و خوشکانی ئازیزم، بۆیە من و تۆی مسلمان بەڕاستی ئەبێ لە کاروباری
یەک لاکەرەوەی کێشەکانمان نەک هەوا و نەفسی خۆمان. باشە بەڕێزان بۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەڵای ئیماندار نین ئێوە هەتا وەکو منتان لە خۆتان و نەفس و هەموو شتێک خۆشتر نوێ بۆ یخۆ پێغەمبەری خوا زاڵم نەبووە بێ ئێمە بە زۆر ئەومان خۆش بێ ئەزانن بۆ ئەگەر تۆ نەفسی خۆتت لە پێغەمبەری خوا خۆشتر ویست هەر کاتێک فەرمانێک شتێک هاتە پێشەوە کارێک هاتە پێشەوە نەفست ئەڵێ بیکە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ مەیکە. ئەگەر نەفست لە پێغەمبەر خۆشتر ویست بە قسەی نەفست ئەەکەی بە قسەی پێغەمبەر ناکەی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ بێ منتان لە نەفسی خۆتان خۆشتر بێ. ئەوە حیکمەتەکەیەتی. ئێمە کاتێک قورئان و ئیسلامان لە خۆمان خۆشترەوێ ئەوە حیکمەتەکەیەتی. ئەبێ فەرمانەکانی خوا پێش نەفسی خۆمان بخەین پێش هەوا و ئارەزووی خۆمان بخەین. بۆیە برا بەڕێزەکەم بەڕاستی ئەبێ هەموو کێشەکان بەرینەوە بەلای خوای پەروەردگار جەل جەلالوه. کابرا کچەکەی لەگەڵ زاواکەیە تووشی کێشەیەک بوونە بە پێی شەرع مامەڵە ناکا لەگەڵ ئەو کێشەیە بە عەشایەری خۆی و بە تووڕەیی خۆی و بە شێوازێک کە دوورە لە شەریعەتی ئیسلامەوە ئاو مامەڵاکە. ئێبرایانی بەڕێزمێ خوشکانی ئازیزم ئەم ئەرزە خاوەنێکی هەیە ئێمە گەڕین و لای خوایەک بەڕوت و قوتیە گەڕینەوە وەڵڵا خرێنە قەبرێکەوە کە مەترێکە ناتوانانی ئەم دوو تیا بکە ئینسان. ئەی باشە ئینسان بۆ ئەو ڕۆژە خۆی ئامادە نەکە ڕازی بە مادام خوای پەروەردگار ئەمەی داناوە تەواو. کابرا بەڕێزان و خۆشەویستانم کابرا خوای پەروەردگار ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری داوە. ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری پێداوە. کاتێک کە کاتی زەکات دێ ڕازی نییە بە شەرعی خوا کە زەکاتەکەی دەرکات. وەڵڵاهی بەڕێزان لەم ساڵانەی ڕابردوودا گەنجێک پرسیارێکی لێ کردم زۆر سەیر بوو بەلامەوە. ئەوی لە شوێنێک ئیشەکەم مامۆستا ئایا ئەم ئیشەی من شەرعیان شەرعی نییە من لای ئەو پیاوە لەو جێگایە ئیشەکەم. وتم چی بووە؟ تی مامۆستا زەکات دەرناکات. وتم چۆن نەزانی زەکات دەرناکە؟ تی مامۆستا بە منی وتووە لە پێش ڕەمەزان وتوێتی جەڵدێکی ماڵ و سەرۆت و سامانەکەم بکە بزانە چەندێ زەکاتی تایە چەندێ زەکاتی تایە لە ئەمەی کە باسیەکەم پێش ئەم قەیران وشتە بۆ بەڕێزان. ئەڵێ کاتێککە جەڵدی ماڵ و سەرۆت و سامانەکەم کرد پارەیەکی زۆری زەکات بوو بەڕێزان. باوەڕم پێ بکە من کابرا ناناسم پرسیاری لێ کردوم ئەوەی کە بۆ منی باسکە زیاد لە 100 دەفتەری زەکات بووە 100 دەفتەر زەکاتی بووە. ئەڵێ کە پێم وت وەڵاوەندە زەکاتی بابا ئێستا من پارەیەک بە ڕەنجەشانی خۆم پەیام کردو بیدەمە فەقیر و هەژار و بیدەمە ژن و مێرد و خەڵک بۆ خۆی خۆش گوزەرانی بژی بەسەر پارەی منەوە وەڵا زەکاتی دەرناکەم. ئەوی مامۆستا جایزەیشی بۆ بکەم. جا بەڕێزان و خۆشەویستە ئەمە ڕازی نەبوونە بە حوکمەکانی خوای پەروەردگار جەل جەلالوه. بۆیە بەڕاستی من و تۆ کاتێک مسلمانین کاتێک ئیماندارین ئەبێ بە شەرع ڕازی بین ئەبێ بە فەرمانەکانی خوا ڕازی بین. ئاخر ناکرێ بەڕێزان بە ئاەتێک ڕازیم کە مەسلحەتی خۆمی تایە بەڵام بە ئاەتێکی تر ڕازی نیم کە لە زەرەری منە وای بینم کە لە زەرەری منە چونکە ماڵ و سەرۆت و سامانەکەم هیچێکی ترە من داگیرم کردووە. بۆیە برایان و خوشکانم بەڕاستی ئەمە دیاردەیەکی زۆر خەتەرە ناو خۆمانە ئەمە دیاردەیەکی زۆر گەورەیە ناو خۆمانە. ئازیزان و خۆشەویستانم کابرا خێزانەکەی تەلاق داوە خێزانەکەی تەلاق داوە لێی جیابووەتەوە شەرعەن ئەبێ مارەی بدا بە خێزانەکەی شەرعەن ئەبێ مارەیەکەی بدە تەلاقی داوە بێ کامل مارەیەکەی بدات مادام گواستوێتەوە. ئەڵێ کاکە شەرعەن تۆ ئەبێ کامل تەواوی مارەیەکە بدەی بەم خێزانەی خۆت لێی جابوویتەوە. ئەڵێ وەڵا نایدەم. چی ئەکەن با بکەن با بڕۆن شکاتم لێ بکەن با بڕۆن چیان هەیە پێی بڵێن کاکە ئێمە خوا دایناوە. بۆیە بەڕاستی ئومێدەوارم کە ئەو بەڕێزانێکی گوێیان لە ئێمەیە زۆر بەجددی ئەم بابەتە بە هەند وەرگرن نەبادا شەیتان لە خشتە دەریان کە ئازیزان و خۆشەویستانم. کاک ڕێبینمان لەگەڵایە بەڵێ فەرموو کاک ڕێبین. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. شما مستجان خوالت رازي بك كاك ريبين يا ربي خوالت رازي بك خوابت باريزي يا رب العالمين. ما مستجان سيف تعرفين يا كم غيبت لنا مزقود ده واقعيتونا غيبت لنا ومزقود غيبت لنا مزقود بله دوام يعني بله الروج كاندين بخورما بوتي سنته بو بأصلنا إلا بخورما بۆ بە خورمایە. بەڵێ بۆ بە خورما. بەڵێ
جوولەکان لە ناو نوێژە بۆ نمونە من نوێژەکەم چەند جوڵەی تیاکەم بە نمونەتی دەرێتەکەن جوڵە نوێژەکە دروستە ئەگەر دروستە تۆنهایکەم لە کاتی نوێژەکان بە نمونە من دەستم دەبم کرد سەرم ئەو بە جوڵەی حساوە دەستم دەبمەوە پارە بە جوڵەی حساوە تۆنهاییە لێرە مناسبەتەکەم پێم لێ زۆر مەمنون دەبم ئینشاءڵڵا وەڵامتە دێنەوە کاک ڕێبین بەسەر چاو زۆر سپاس زۆر مەمنون پرسیارەکانە زۆر جددین هەر پرسیاری بابەت وتارێکیەوە ئینشاءڵڵا لە خزمەتتان پرسیارەکان گرنگ بوون لە خزمەتتان کاک ڕێبین خوا بتپارێزە یا ڕەب العالەمین خوا بتپارێزە یا ڕەبی کاک ئەحمەدمان لەگەڵایە لە شەمامک کاک ئەحمەد گیان ئەم کاتت باش کاک ئەحمەد گیان یا ڕەبی خوا بتپارێزە کاک ئەحمەد گیان لقى ماري خزان مشلم كده لقى يبلا الزوايا كم وزن السعوانات كده قام تناقل الشغل خوات كان نفسهم ماري بابي لەگەڵ ئاوەڵ زاواکەت کێشەتەیە يعني من بشرات وزن كان خصومات ناخذ لكن ليش تناقل خزان كم خوات كانتهم ماري بابي ونونا غنشتوا جا ئێستا لەگەڵ ماڵ غەزور قسە ناکەی لا لقى ما ياخذون بس رفقتها كاين بلان خزان كم يعني خزان الناس وما بتناقل اخواتها ئێستا ناڵی خێزانت بڕاتەوە بلا ما وصى چەندێکە نەڕۆشتۆ تۆ أولا كيف النوم بۆ 9 مانگ ضلع خێزان دەڵێ چی والله خزانة ما جاءت أصلا ما يسأل العظيم يجي غير بس وقت ما باب يعني باب تلفون اللي كان يجي ولا وداش اللي كان إنه يعني يجي الساعة 8 بس هنا فاضي يعني أنا لو بيقلع 8 وكثر أغلب اللي خزانة فاضي نفسه ما يبرد شيء ئینشاءڵڵا خۆ تەلاق وشتە نەخواردۆ کاک ئەحمەد بڵێ بە تەلاقم نابێ بڕۆیتەوە ولو استخلصت بالطلاق النبي تكشف من باوك وتت بە تەلاقم ضلع لەفزەکەت واوتووە ضلع ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە ان شاء الله ما فرش من الشخص هذا تقصينا قاتل گیان كرة من الشخص هذا تقصينا مسألة بس الدعاء وبابا دوعا بۆ کوڕەکە دەکەین بەسەر چاو دعوة خوش يا ربي خوالت ڕازی بە کاک ئەحمەد یاخوا باوکی کاک ڕێدین السلام عليكم ورحمة الله. عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا سواتكم والله بقول ما مستجان دوك الشيء معك أبو. لە خزمەتین تكون دائما بساكم والله بالنسبة زكاة وزكاتي أعطونا وما مستعد. بەڵێ أجل لكات النقرم لم روشانية لم شوانية لكنالي إسلامي وبانا نبي عليه أجر بيت في صدمة صال أعطوني شبه به لسني فتوار لحلانا تمياني كي زمان وتيجي يخوي بيت زكاة ناكبه كايستا جماعة زكاة ما ناوة صالي حاصل هو ما بقول كيتو ممنونين بەسەر هەردوو چاوم پرسیاری دووەمیش مامۆستا لە کاتێکدا جەنابت کە دوعا کەی بەڵێ زۆر جار یعنی دوعاکان 3 جار ئەیلێتەوە بۆ مناڵی خوایە بمان پارێزە خوایە بمان پارێزە خوایە بمان پارێزە ئەمەوێت یعنی شتێک ڕوون بێ لەلام بۆچی 3 جارە 3 جار جەنابت دوعاکەی بەڵێ ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە دەستی تۆ خۆش بۆ خاتزا باشە خوالت ڕازی بێ برا ئازیزەکەم کارزانمان لەگەڵایە لە شەقڵاوە مامۆستا السلام عليكم عەلەیکم السلام کارزان گیان باشي مامۆستا یا ڕەبی خوا سەلامەتت کات سلامت بساوكم مامۆستا جیان بێ زەحمەت زەکات ئیلا دەبی لە مانجی ڕەمەزانی بیدەی یان پاش ڕەمەزانیش دەبی بەڵێ هەرە پرسیارەتە بوو بەرێ پرسیارێتر نییە لە خزمەتا بین دەستت خۆش بی زۆر مەمنونم لە خزمەتتان ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم کارزان بەسەر هەردوو چاوم کاک ئەحمەدمان لەگەڵایە کاک ئەحمەد گیان السلام عليكم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته ماما قايان دو برتارمه لە خزمەتتان ماما قايان یەکەم برتارمەوەیە ئەگەر بەڕۆژوو بیت و لە 5 بەیانی بخەوێتە 6 ئێوارە ئایا ڕۆژەکە دروستە؟ بەڵێ
ئەوە یەک. دووەمیشی ئەوەیە ئایا ملوانک و دەرفەن و ئەمانە حرام نییە لە دینی ئیسلامە بۆ پیاویان بۆ ئافرەت؟ بۆ پیاو بۆ پیاویش دەستبە نەکاتە دەستی؟ ئەی بۆ ئەرەوەڵایکە. ئینشاءالله وەڵام دەدەمە بەسەر چاو. باش مامۆستاگیان خوا لێت ڕازی بێ ڕەبی. وەڵە بەشار باوکی کاک ئەحمەد بەڵێ فەرمووی. مامۆستا گیان سڵامی خوا لێبێ. سەلامی خوای پەروەردگار لە تۆ و کاک ئەحمەدیش. دەست خۆش بێ مامۆستا گیان. گیان بەنسبەت زەکات بە کەسانێک دەشیات بەس مەسەلەن نەخان لە باتی خەڵکی بستەکرێکارێ بەڵام خانووی هەیە خانووی خۆی هەیە تۆزێک دەجوڵێت بەڵام زەکاتی پێ دەشیات ئەم کەسە. ئەوەی کە پەیایەکە بەشێکە؟ واللهی تقریبا عائلەشی کەمە بەڵام بە هەر حاڵ تۆزێک دەجوڵێت لە باتی چێشکە دەچێتە ئیشی لە دەستەکەی گرانیان دەستە شوێنێکی ئاوا بەو شێوازەی زان زەکاتی پێ دەشیات. بەسەر هەردوو چاوم باوکی کاک ئەحمەدی شاڕە لە خزمەت تا وەڵام تدەمەوە بەسەر هەردوو چاوم. خوا بتپارێزێ. کاک سەرخێڵمان لەگەڵایە؟ کاک سەرخێڵ؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان یەزم گیان ئەگەر دەمانچە بکەیت لا قەوتا بڕۆی بۆ بازار یان بڕۆی بۆ مزگەوت ئایا بەبێەوەی کێشەیەکت بێ ئایا جایزە؟ يعني هەر بکەیتە قەت خۆیە؟ ئەگەر دەمانچە بکەیتە لا قەوتا مەسەڵەن بۆ بازار بۆ مزگەوت بەبێەوەی کێشەیەکت بێ. هەرە پرسیارەتە بوو؟ هەرە پرسیارەتە بوو کاک سەرخێڵکیان؟ مامۆستا گیان نەخۆشیشم دوعای خێرما بۆ بکە بنۆ قوربانە. نەخۆشی؟ ئەوان دوعای خێرما بۆ بکات. انشاءالله دوعات بۆ کەین یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری ئەسما و صفاتی خۆی خوای گەورە شیفات بات. بەڵکو ئامینی بەڕێزێک کە گوێی لێمانە لە خوشکار انشاءالله دوعای تایبەتیش بۆ کەین. خوا بتپارێزێ کاک سەرخێڵگیان خۆشحاڵ بووین. کاک محەممەدمان لەگەڵایە لە دووهۆک. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا پرسیارێکم هەیە. لە خزمەتتان. ئەوە لە دەوامینە لە درۆک پێشمەرگەینە ئەگەر نوێژی جێژنێ نەکەین گوناحبار نابین. بەڵێ بەڵێ. هەرە پرسیارەتە بوو؟ بەێ بەسەو پرسیارەمە مامۆستا. لە خزمەت تا بمێستە ئینشاءالله. خوا لێت ڕازی بێ خوا لێت ڕازی بێ. خوا بتپارێزێ یا رب العالمین. پەیوەندی ترمان لەگەڵایە؟ دایکی ئەوین. دایکی ئەوین خوشکە بە ڕێزەکەم فەرموو لە خزمەتین. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. دو پرسیارم مامۆستا. یەکەم یەکەم خوێنەواری نییە بە قەڵەمەکە ئەخوێنم هەنێکی ئەزانم هەنێکی نازانم بەم خەتەوە حسابیان نا. هەر گوێی لێگریان ئەی خوێنی؟ وەڵا هەرێکی زانم بڵێم بەس هەرێکی نازانم. بە قەڵەمەکە ئەخوێنم قەڵەم قورئان. ئینشاءالله وەڵام تدەمە. پرسیاری دووەم سەڵات و تەسبیح زانم چۆنەکرێ بۆ ماڵی نووسیتەوە. سەڵات و تەسبیح. بەڵێ. لەسەر هەردوو چاوم. خوا بتپارێزێ یا رب العالمین. باوکی پەیوەند لە ڕانیە. باوکی کاک پەیوەند. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس دەکەم. وەڵای مامۆستا پرسیارێکمان لەبارەی زەکاتەوە. لە خزمەتی. سپاس دەکەم. فەرموو. مامۆستا سارێکم هەیە بڵێم بۆ ماڵەوە. معاملەی سارە دەکەم بەر سارێکی تایبەتی خۆمەی بۆ ماڵەوە دەکڕم جاری وایە و دەیفرۆشمەوە. دڵم لێ سار دەبێت و سێ مانگەی لەکەم دەبێت دوایان دەیفرۆشمەوە. دووبارە دانش کە دەکڕمەوە ئایا زەکاتی لێدرێ یان نادرێەوە؟
بەڵێ بەڵێ هەرە پرسیارەتە بوو ئارێ وەڵام مامۆستا بەس ئەو سیارایە زەکاتی بدەیان ئەوە نییە بەڵێ بەڵێ ئینشاءالله وەڵامتە دەمە بەسەرە دووچاو گیان وەڵامتە دەمە لە خزمەتتان دەست خۆش مامۆستا گیان خوالت ڕازی بێ خوالت ڕازی بێ هەلو کاک محەممەدمان لەگەڵایە کۆتا پەیوەندی لە خزمەتین مامۆستاگیان سەلام عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله وبەڕەکاتوه مامۆستاگیان دوو پرسیار لە خزمەت جەنابتا من لە خزمەتتم مامۆستاگیان من عەرەبی نازانم ئەم داخوای گەورەش بە کوردی دروستی کردوم لە اختیاری خۆمان نەبووە کە بە کوردی دروست بووم ئایا پاڕانەوە و پارێمەوە لەخوا بە کوردی و بە زمانی کوردی خۆمان پارێمە و داوای دوعا و ئەمانە بکەم ئایا ئەوەم بۆ ڕوورەوە کە چونکە گەم لە شوێنێکەوە گەم لێ وەیە دوعاکردن و پاڕانەوە بە عەرەبی باشترە ئەوە پرسیاری یەکەم ئەمە یەکەم دووهەم کۆمەڵێک ئافرە بڵین ئافرەتە جوان ئەمرە پیرە مناڵی پێ یان پیاو ئێمە لە بازارە کاسبینیت ئەپارێتەوە ئەڵێ توخوا خێرێکم بەرێ توخوا خێرێکم بەرێ ئیتر کابرا ئافرەتەکە بێ یان پیاوەکە بێ نازانین چیە خەڵکی کوێ درۆکە یان ڕاستەکە لەبەر ناوی خواکە شتێکی هەیتێ ئەڕوا بەڵام هیواش هەیە بیست کەڕە لە پەنایە ئەڵێ ناوی خوا ئەبا لە ناوی خوا ئەبا مویەکی ناجوڵێتەوە لە تەکی خواکە ئایا ئەوەشم بۆ ڕوونەکە بدانە گوناهبار نابین ئەوانە کە لای ناسینی و داوای ئێمە لەبەر من مەسەلا کۆم لەبەر ناوی خواکە کە ناوی خوا ئەبا تحمل ناکەین ئەینێ ئایا خێرەکەینێ یان سەدەقەکەینێ ئەومان بۆ ڕوونەکە بەسەر هەردوو چاوم کاک محەممەد بەسەر هەردوو خۆش خوای گەورەتان پارێزە یا ڕەب العالەمین. ئەچینە خزمەت پەیوەندی برایان و خوشکانمان بەڵکو فریاکەوین ئینشاءڵڵا. پەیوەندی یەکە برایان و خوشکانی بەڕێز کاک ڕێبین بوو لە سەی سادق سێ پرسیاری کرد. پرسیاری یەکەم غەیبەتکردن لە ناو مزگەوتدا. بەڕێزان بەڕاستی هەندێک شوێنەیە کە شوێنی پاکن شوێنێکن عیبادەت لەو شوێنانەدا خێر و پاداشتی زیاتر لە شوێنەکانی تر گومانی تیانێت تاوانکردنیش لەو شوێنانەدا خەتەرترە لە شوێنی تر بۆیە زۆر سەیرە ینی ئینسانێک بچێ بۆ مزگەوت بچێ بۆ ماڵی خوا لە ماڵی خوادا غەیبەت بکات بۆیە بەڕاستی خۆ نەسێک ناتووە ئەگەر تاوانێک لە مزگەوتدا بکەی چۆن نوێژە جەماعەتەکە 27 قاتە ئەمیش بە 27 قات لەسەرت بنووسێت نەسێکی وا ناتووە بەڵام پیرۆزی شوێنەکە ئینسان بتوانەیە ینی قودسیەتی ئەو شوێنە نەپارێزێت غەیبەت لە مزگەوتدا بکە بەڕاستی کارێکی زۆر خێزەونە ئەم تاوانە زۆر لەو تاوانە خراپترە کە لە دەرەوەی مزگەوتێکات مزگەوت شوێنی عیبادەت و ماڵی خوایە ئینسان بێ لە ماڵی خوایە پێچەوانەی خۆش بجوڵێتەوە کە مزگەوتەکانە بەڕاستی ئەو کارێکی خراپە بەداخەوە خەڵکێک لە مزگەوتە دانیشن دەسەکەنە غەیبەتکردن ئیشێکی خراپە. پرسیاری دووەمی فەرمووی ڕۆژ و شکاندن بۆچی بە خوورمایە ینی بۆ بە ئاو نییە بۆ بە شتێکی تر نییە ئەمڕۆ بۆ بە لوقمە قازی نییە مەسەلەن بە شیرین نییە. بەڕێزان دکتۆرە بەڕێزەکان ئەمڕۆ پێمانەڵێن خوورما باشترین شتە کە بە زووترین کات شیرینیەکەی ئەگاتە تەواوی لاشەی مرۆڤ ینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئافەرمێ بە خوورما ڕۆژ و بشکێنن ئەمڕۆ دکتۆرە بەڕێزەکان بۆمانیان سەلماندووە کە بەڕاستی ئەمە بێ حیکمت نییە کە ئێمە خوورما لە پێش هەموو شتێک خوورما بەکاربێنین. خوورما مادەیە کە بەڕێزان من دکتۆر نیم بەڵام وی کە لە دکتۆرە بەڕێزەکانم بیستووە خوورما مادەیە کە زوو هەزمە بێ لە مەعیدەی ئینساندا و زوو نەفعەکەی بڵاوە بێتەوە و شیرینەکەی ئەوەندە خراپ نییە کە تەئسیرت تێ بکە وەکو شیرینی تر و ئینسان پێشی مرتاحە بێ بەڕاستی. بۆیە خوورما حیکمەتێکی زۆر گەورەی تایە برایان و خوشکان خۆزگا هیچ کەسێ بەبێ خوورما ڕۆژووی نائشکان. پرسیاری سێمی جوڵەکان لە کاتی نوێژدا طبعاً لە مەزەبی شافعیدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئینسان کە جوڵەی زۆری کرد نوێژەکەی بەتاڵە چی بە جوڵە حسێبە. بەڕێزان جوڵاندنی جومگەکان بە جوڵە حسێبە لە شەرعدا یعنی تەسەور تەماشاکە بۆ نمونە ئینسان سەرێ خوورێ کاتێک کە ئەم جومگەی جوڵان ئەمە بە جوڵەیەک حسێبە جومگەیەکی جوڵاندووە ینی جوڵاندنی جومگەیەک
ئەمە جوڵەیەکە ئەمی ترکە لەگەڵایەتی بە دوو جوڵە حسێبە بۆی بەڕاستی ئینسان تا بۆی بکرێت لە نوێژەکانە کەمترین جوڵە بکە بۆ چونکە جوڵە یعنی ئینسان زۆر جار خوشوعی نوێژەکەی لەدەستەدا بەڕاستی خۆ ئەمەش معنای ئەوە نییە کە ئینسان هەر بۆی نییە بە جوڵە بەڕێزان خۆ جاری وای ئینسان ضروریات دێتە پێشەوە ئینسان سەری خوورێ مەسەلەن پشتە ملی خوورێ گوێشکەی خوورێ یعنی ئەگەر گوێشکەی نەخورێنێ سەری نەخورێنێ حتا دوای نوێژەکە داڵی لای گوێشکە و سەرێتی بۆی بیخورێنێ بەڵام زۆر نایانی جاری وای ئینسان بەڕێزان ئەڕواتە نوێژەوە ڕیشی هەیە مەسەلەن ڕیشی تەڕە حتا کۆتایی نوێژەکە واکە حتا کۆتایی نوێژەکە واکە ئێمە باش نییە مەسەل ئینسان ڕاتە نوێژەوە ئەڵقەکەی جوڵێنێ ئافرەتە چێتە نوێژ ئاوەلە بازنەکانێک ئەمە شتێکی خراپە بەڕاستی یعنی ئینسان ئەوەندە جوڵە نەکا باشترە بەڕێزان ئەمە بۆ حکمەتی نوێژەکە بۆی نوێژەکەشی هیچ نەبێ بەتاڵ نەبێتە چونکە لە مەزەبی شافعیدا جوڵەی زۆر نوێژ بەتاڵەکات و برایان خوشکانی عزیزم یعنی ئینسان هەوڵدا جوڵەی کەمترین جوڵە بکە لە نوێژە کاک ئەحمەد پرسیاری ئەوەی کرد کە دیارە بەوەی کێشەیەکەوە لەگەڵ ماڵی غەزووریدا تێک چوو دوای لەگەڵ ئاوەڵزاوەکە تێک چوو قسە پێکەوە ناکەن بەڕاستی بەڕێزەکەم جارێ سەرەتا ئەم مانگی ڕەمەزانە مانگی ئاشتبوونەوە لەگەڵ خۆ لەگەڵ خەڵکی خۆش کاتێکی خوا لە ئینسانەکان خۆشە بێت با ئینسانەکەش لە ئینسانەکان خۆش بن کارێکی گەورەیە دەست پێشخەر بە ئەگەر بە نامەناردنێک بێ بە سەلام ناردنیەک بێ بە هەرچیەک بێ قسە بکەن پێکەوە بە تەلەفۆن بێ بە هەرچیەک بێ بیکەن ئیشێکی باشەکەن مادام بە تەلەفۆنیش کە فەرمووت قساکەی ئیشێکی باشە زۆر چاکە وە نایەڵی خێزانت بچێتەوە تەلاقت خواردەوە مەسەلەن ئەم برا بەڕێزە لەوە چ ئەم دیاردەیە زۆر بێ وتێتی بە تەلاقم نایەڵم بڕۆیتەوە ماڵی دایکت جارێ وشەی بە تەلاقم ئەمە سوێندە ئەنی مەکەوتنی تەلاق نییە ئاگادار بن ئەنی لای زۆرێک لە زانایان ڕەزا و ڕەحمەتی خوانە بێمە ئەمە لە سوێندەوە نزیکترە چۆنێکێکە بە قورئان تەمە سوێندەکە جایز نییە ئینسان بڵێ بە تەلاقم بەڵام حسێبی تەلاقی بۆ کرێ حسێبی تەلاقی بۆ کرێ هەندێک لە زانایان فەرموون کەفارەتی سوێندێک ئەداوتەوە هەندێک ئەڵێن کەفارەتەکەشی نادا چونکە هەر سوێنەکەی ئەسڵەن باتڵ بووە بە غەیری خوای پەروەردگار خواردوویەتی بەڵام تۆ هەر کەفارەتی سوێندەکەت بدە و بچۆرە بەڕاستی ئەم جەژنە نوەک ناڵی خێزانیشت بڕاتۆ کارێکی زۆر خەتەرەکەی بەڕێزان ئێستا باسی ڕازیبوون بە حوکمی خواکەین ئێمە خوای پەروەردگار جەل جەلالەهو سیلەی ڕەحم بچڕاندنی بەلاوە خراپە بە تایبەتی ئەگەر ئافرەتێک نەڕوا لای دایکی نەچێ بە لای باوکی نەچێ بە لای خوشکەکانی بەڕاستی کارێکی خراپە برازیزەکەم بۆیە هەوڵ دە کەفارەتی سوێنەکەت بدە بەو شێوازە یان بچۆ نزیکی خۆتان لە مامۆستای مزگەوتەکە و پرسیاری لێ بکە لە مامۆستا وشەکانم ئەوە وشەکانی بە تەفاسیل پێ بڵێ بزانە چیت پێڵێ و کاتە ئینشاءڵڵا خوای تەعالا کارتان بۆ ئاسانەکە و کێشەکەش کۆتایی پێدێت ئاشتە بنەوە و فەرمووی دوعا کوڕێکی دیارە 6 ساڵە قسە ناکە دوعای بۆ بکەین یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی زبانی بۆ بجێڕێتەوە و دەستکاتە قسەکردن دڵی باوک و دایک و کە سوکارێکی خۆش بێ بە ئومێدی ئەوەی بەڕێزێک ئامین بکە ئامینی یەکێکمان قبول بێ بۆی یا رب العالمین باوکی ڕێدین ئەو برابر ڕێزەمان پرسیاری ئەوەی کرد کە زەکاتی ئاڵتون چۆن بدات کە هەندێک وتوانە لە ژنەی فتووە وای وتووە من شتێکی وان بیستەوە کە وایان وتووە بەڵام بەڕاستی بەڕێزان زۆربەی زانایان ئەفەرمون کە ئەم قەولێکی سەواب بە تایبەتی بۆ ئەم ساڵ کە قەیرانە ئینسان کاتێک ئاڵتونەکەی لە 20 مسقال زیاتر بوو زەکاتی بدا باشترە یعنی خلافێکی تایە هەندێک لە زانایانە فەرمون با زەکاتەکەی نەدا هەندێکەڵن بیدعەیە دانەکەی باشترە یعنی زەکاتەکەی باشترە فەقیرێکی ئیسفادەت لێەکە خەڵکێکی ئیسفادە لە دەستەکە بە تایبەتی لەم کاتێ ئەلحەمدولیلا کە هەتە سپاس بخوا کە هەتە یعنی زەکاتەکەی بدەی باشترە بەڵام ئەوەی کە لیژنەی فتووە وتێتی 100 مسقال من فتوای وام نەبینەوە لە مامۆسایانی لیژنەی فتووە بەڵام بەڕاستی شتێک لە عورف بچێتە دەرەوە ئەنی ئافرەتی وایە ئەڵێ وەڵام مامۆستا من ئاڵتونم هەیە بۆ خۆم بەکارێنم ئایا زەکاتی تایە ئەڵم دادەکەم زەحمەت نەبێ ئاڵتونەکەت چەندێکە ئەڵێ وەڵام نیو کیلۆیە ئاخر کاکە نیو کیلۆ ئاڵتون بۆ خۆت بەکارێنی یعنی نیو کیلۆ ئاڵتون تۆ ئەیکەی بە ملتۆیەکی بەدەست لەوە ئەچێ بەکاریشی بێنی بەڵام بەڕاستی ئەمە لە عورف چۆتە دەرەوە یعنی لە عورف چۆتە دەرەوە بەڕاستی زەکاتی بدرێ زۆر باشترە من لەگەڵ ئەوەدام هەر خوشکێکی بەڕێز بە تایبەتی ئەم ساڵ لە 20 مسقال زیاتری هەیە بۆ کڕین و فرۆشتنش نەبێت زەکاتی بدە ئەحوەترە باشترە لەگەڵ ئەوەدان دێ لە زانایانە فەرموو زەکاتی تیانە
پرسیاری دومی برای بەڕێزمان باوکی ڕێدین فەرمووی دووبارەکردنەوەی دوعا ئەڵێن دێجار زۆر شت دووباراکەیت و طبعا بەڕێزان ئیلحاحکردن لە دوعایە خوا ئیلحاحی پێخۆشە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە دوعایە ئیلحاح بکەن، یعنی زۆر شت دووبارە بکەنەوە، زۆر داواکەتان دووبارە بکەنەوە بۆی خوای پەروەردگار بەزەی پێتانە بێتەوە. بۆیە بەڕاستی دووبارەکردنەوەی نزا زۆر گەورەیە، ینی تۆ داوایەکت هەیە، ینی وەلیلای المەثل الأعلى تەشبیه نەبێ. منداڵێک دێ بۆ لای باوکی جاری وایە بە یەکەم جار داواکە نایداتێ، بە دووەم جار بە سێم جار کە داوایەکە باوکی بەزەی پیا دێتەوەی داتێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئێوەش ئیلحاح بکەن لە دوعادا، دووارەی بکەنەوە، بکڕۆزێنەوە. بۆی بەڕاستی دووبارەکردنەوە چەند بارەکردنەوەی دوعا زۆر کاریگەریە لەسەر قبوڵبوونی دوعا. بۆیە زۆر جار من وشەکان دووباراکەمەوە لەعەلە خوای تەعالی بەزەی پێمانە بێتەوە بەتایبەتی و دوعایانێکە بۆ نەخۆشە. کاکارزان پرسیاری ئەوەی فەرموو ئایا زەکات تەنها لە ڕەمەزاندایە؟ برا بەڕێزەکەم زەکات پەیوەندی بە ڕەمەزان و غەیری ڕەمەزانەوە نییە، بەڵام خەڵکی ئێمە سوپاس بخوا کە موسڵمانن خێر و پاداشتیش لە ڕەمەزاندا ئەجری زیاترە، هاتوون زەکاتەکان خستوتە مانگی ڕەمەزانەوە. ئەگەر نا ئینسانێک لە غەیری ڕەمەزاندا ساڵێک بەسەر پارەکەی داڕوە ئەو بەڕاستی یەکسەر زەکاتەکەی بدە. خەڵکێک دەغڵودانی هەیە لە غەیری ڕەمەزاندا درەویەکە با زەکاتەکە یەکسەر بدە. بۆیە ڕەمەزان پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە نییە، پەیوەندی بە ساڵی پارەکە وایە کە ساڵی بەسەردا ئەڕوا حەولەکە کە لە زمانی عەرەبی پێڵەن ئەو ساڵە کەوتە ڕەمەزانەوە ئەو لە ڕەمەزانە بیدە، کەوتە غەیری ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە بیدەن. بەڵام موسڵمانان ئێمە لەبەر خاتریەوەی مانگی ڕەمەزان مانگی پیرۆزە بۆیە ئاوها زەکاتەکەی دەن. کاک ئەحمەد پرسیاری ئەوەی کرد کە فەرمووی ئایا گەر یەکێک بە ڕۆژوو بێ هەموو ڕۆژەکە بخەوێ ئایا ڕۆژەکەی جایزە؟ بڵێ ڕۆژەکەی جایزە، وەکو ئەوی کە ڕۆژەکەی جایز نەبێ ڕۆژەکەی جایزە هیچ ئیشکالێکی نییە. بەڵام بەڕاستی ڕۆژوویەک ئینسان بەخەوی باتەسەری لە ڕووی تەندروستیەوە جارێ بێجگە لە شەڕ لە ڕووی تەندروستیەوە ئەم ڕۆژووە زۆر ئیسیفادەی نامێنێت، چونکە کاتێک مرۆڤ برسیە بێ بە ڕۆژوە بێ کە بگەڕێ ئەمڕۆ عیلمی طب سەلمانەوێتی کە بگەڕێ بجۆڵێ ئەو کاتە ئەم برسێتی ئیسیفادەی بێ بووی. بۆیە بەڕاستی جوان نیە ئینسان شەوت هەتا بانگی بەیانەیەکە ناخەوێت تا خۆڕەکە ناخەوێت دوای خەوێ جارێ نوێژی نیۆڕۆی دەسەچێ نوێژی عەسری دەسەچێ پێش مەغریب بەڕێزم. بەڕاستی ئەو ناوترێ ڕۆژ و برایانی بەڕێزم لەگەڵ ئەودا ڕۆژەکەی دروستە شەرعیە، بەڵام بەڕاستی ڕۆژووی دروست ئەوەیە کە ئینسان ئەو ڕۆژەی بە عیبادەت و بە بەندایەتیەوە بەسەر بەرێ، ینی هەر مانگی خەو نەبێت چونکە ڕەمەزان مانگی خەو تەمبەڵی نییە. پرسیاری دومی فەرمووی ملوانکە و دەستبەن بۆ پیاوان طبعا ئەگەر ئاڵتون بێ ئەو گومانی یانی حرامە، ینی ئاڵتون بۆ پیاو بەڕێزان ملوانکە بێیان هەرچێکی تر بێیان ئەڵقە بێ بۆ پیاو جائیز نییە ئاڵتون بەکار بێ. ئاڵتون بۆ ئافرەت بەکاردێ برایان و خوشکانی بەڕێزم بۆ پیاو بەکار نایە. بەڵام ئەگەر ملوانکەکە غەیری ئەوە بوو جاری وایە تەسبیحێکای کاتە مەلی جار وایە شتێکای کاتە مەلی وەکو جایزی جایزە، هەنی هیچ ئیشکالی نییە. مەسەن پیاوی ملوانکەی بکاتە مەلی تەسبیحێ بکاتە مەلی حرام نییە، بەڵام جاری وایە لە عورف ئەمە جوان نییە بەلایەوە ڕەچاوکردنی عورفیش بەڕاستی جێگەی خۆیت ئینسان شتێ نەکا کە لە ڕووی عورفیەوە لەسەری بکەوێ باشترە لەسەری بکەوێت، چونکە خەواریمی مرۆیە واتە شکاندنی شکۆی و ئینسانەیە بەکاری نێنێ باشترە. بەڵام وەکو جائزە و ئیشکالێکی تێدانی نەسڵی لەسەر نییە کە ملوانکە پیاو نەیکاتە مەلی، هەنی هیچ ئیشکالێکی تێدانی ئینشاءڵڵا بەمەرجی ئاڵتون نەبێ. باوکی کاک ئەحمەد فەرمووی مەسەلەن زەکات بە کرێکارێکە خانووی خۆی هەیە ئەش جوڵەیە ڕۆژانە شتێک پەیاکات لەوە چه بەشی بکەیان بەشینەکە بەڕێزان لە ڕۆژوودا لە زەکاتدا دوو سنف ئاماژەی پێکراوە بەبێ حکمت ئاماژەی پێ نەکراوە. ئەوش الفقراء والمساکین، فەقیر لەگەڵ مسکینە. فەقیر و مسکین ئەزانن فەرقی چییە برایان و خوشکانی بەڕێزم. فەقیر ئەوەیە ڕۆژانە پێویستی بە 20,000 بۆ ماڵ و منداڵەکەی بۆ نمونە سەرفی بکە، ئەمە 8,000 دەسەکەوێت 7,000 دەسەکەوێت، ئەوە فەقیرە. ئەمە قورئانە من پێش خستووە. مسکین کێیە؟ مسکین کەسێک کە خوا لە قورئانە باسی مسکینەکە ئەفەرمێ باخیرەیان بووە، ینی بە چەند کەسێک باخیرەیەکیان کردەوە کەسابەتیان پێوە کردووە. مسکین کێیە؟ مسکین کەسێکە ڕۆژانە پێویستی بە 20,000 بۆ ماڵ و منداڵەکەی پەیدای بکە، بەڵام 17,000 دەستەکەوێ 18,000 دەستەکەوێ 15,000 دەستەکەوێ، واتە لە نزیکی ئەوە بێتەوە بەشی بکە بەڵام بەشی ناکە. بۆی بەڕاستی ئەو کرێکاریش لەمەیانە زۆر جار ئەگەر لە مەیتریان نەبێ برایانی بەڕێزم،
ئەنی با خانووی خۆی بێت با کرێت چی نەبێت بەڵام ئەوەی کە پەیدایەکە بەشکی ناکە بەڵێ زەکاتی پێشێ بەمەرجێ ئاهلی نوێژ و ئاهلی ڕۆژوو بێ برایانی خۆشەویستم. کاک سەرخێڵ داوای دوعای خێری کرد فەرمووی نەخۆشم پرسیارێکی بوو یا ڕەبی خۆی پەروەردگار شیفای بدا بۆ خاتری گەورەی خۆی بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی شیفای ئەم برا بەڕێزەمان بدا و ئەو خوشکە بەڕێزانێ ئەو برا بەڕێزانش کە حەزیانە کردێسە پێمان بڵێن مامۆستا دوعای خێرمان بۆ بکە بەڵام بۆیان نەگونجاوە بە خزمەتیان نەگەشتوین تەلەفۆنیان کردەوە وەرنەگیراوە یان تەلەفۆنیان نەکردووە یان ژمارەکەیان نەزانیەوە یا ڕەبی خۆی شیفای ئەوانیش بی ئەو برا بەڕێزەی گوێی لێمانە ئەو خوشکە بەڕێزەی گوێی لێمانە نەخۆشە ئازارێکی هەیە مەعیدەی هێشێ سەری هێشێ یا ڕەبی خوایە زۆر ئاسانە بەلای تۆ شیفای بدەی خوایە شیفایان بی. کاک سەرخێڵ پرسیارەکەشی ئەوە بوو کە وتی یەکێک بڕوا بۆ بازار ڕووم بەبێ ئەوەی کێشەیەکی لەگەڵ خەڵکا بێ یەک دەمان چاکا بەقەت خۆیان ئەڕوا لە بازار ئەسوڕێتەوە ئایا جایزە وەکو جایزی بڵە جایزە هیچ ئیشکالی تێدا نییە بەڵام بەڕاستی ئەمە بۆ فیز نەبێ هەر کاتێک شتێک بۆ فیز بوو بۆ کیبر بوو جایز نییە ئینسان بەکاری بێنێ یعنی ئاگادار بن ئینسان ئەگەر جلێکیش بکاتە بەری بۆ بێ کەش و فش بەسەر خەڵکا بکات چۆنەڵی فیز بەسەر خەڵکا بکە تەکەبور بەسەر خەڵکا بکە وەڵا جایز نییە بەڵام ئینسان دەمانچەیەکیە بۆ خۆی حەزەکات هەر پێی خۆشە هەڵێگرێکا بێرەیە و ئەڕوا بۆ بازار و دێت و ئیشکالی تێدانێ بەمەرجێ خۆی فەرز نەکا بەسەر خەڵکا و بە خەڵک بڵەوە من دەمانچەم پێ و هەرچی بڵم کەس ناتوانێت قسە بکە بۆ ئەوە نەبێت ئیشکالێکی تێدانێ تەنانەت ئەگەر نوێژیشی پێوە بکات. کاک محەممەد لە دووهۆک وای گەورە بیپارێزێ پرسیارەوەی کرد کە لە دەوا من لە جەژندا ئایا نوێژی جەژن نەکەن گوناحبارە بن برا بەڕێزەکەم خوشکە ئازیزەکانم نوێژی جەژن واجب نییە لە مزگەوتدا بکرێ ئاگادار بن بەڵێ چاکە باشە لە مزگەوتدا بکرێ بەڵام هەر لە مزگەوتە نا ئینسانێک لە ماڵەوە خوشکێکی بەڕێزە لە ماڵەوە نوێژی جەژنەکە بکات برایەکی بەڕێزە لە دەوام با لە دەوامەکەی نوێژی جەژن بکە نوێژە جەژنەکات چۆن پێتانەکری ئاوا بیکەن برا بەڕێزەکان تۆ لە دەوامی نوێژی جەژن بکە دوو ڕکعاتە نیەتەکە بێنە نیەتمە دوو ڕکعات نوێژی جەژنەکەم بۆ خۆ الله ئەکبەر لە ڕکعاتی یەکەمدا حەوت تەکبیراکەی لە ڕکاتی دووەمدا پێنج الله ئەکبەرەکەی دوای فاتیحا و سوورەتێکی تر ئەخوێنی دوای سەلامە دەیتەوە ئەمە لە هەر جێگایەک بیکەی دروستە بۆیە دروستە هەتا نیوەڕۆ یعنی لە خۆر هەڵاتەوە خۆری بەیانی کە هەڵدێت نوێژی جەژن ئەبێ هەتا وەکو بانگی نیوەڕۆ دروستە نوێژی جەژن بکە هەر کاتێ بۆت کرا ئەنجامی بدا لە دەوامی لە هەر جێگایەکی خوشکێکی برایەکی لە هەر شوێنێک هەن نوێژەکە ئەنجام بدەن سونەتێکی گەورەی ئازیزان و خۆشەویستانم لە هەندێک زانایش واجبە. دایکی ئەوین فەرمووی خوێندەواریم نییە بە قەڵەم قورئان خوێنمیان گوێی لێگرم هەندێکی لەگەڵا ئەخوێنمە جایزە بەڵە جایزە خوشکە بەڕێزەکەم خوای تەعالا ختمەیەکت بۆ نووسە ئینشاءڵڵا ئەگەر چەندێکیت پێکرێ بیخوێنە لەگەڵیدا چەندێکیت پێ ناکرێ بیخەسەر قورئانەکە و بەس گوێی لێ بگرە بعد دڵت داڵغەت لای بێ ئینشاءڵڵا کە تەواوت کرد خوای پەروەردگار پاداشتی ختمەیەکت بۆ نووسێ کە لە ختمەکەی منیش زیاترە دڵنیام پاداش دەکەیت تۆ ئەزانی بۆ چونکە تۆ زیاتر هەوڵە دەی نایزانیت خوێندەواریت نییە بەڵام هەر هەوڵە دەیت بەڵام من کەسێکی تر قورئان باشە زانێ و خوای پەروەردگار فەزڵی پێدا قورئان خوێنێ بەڵام دڵنیا بە تۆ ئەجرت زیاترە ئینشاءڵڵا لە ئەجری ئێمە لای خوای پەروەردگار. پرسیاری دووەمی خوشکە بەڕێزە سەڵات و تەسبیح چۆن ئەکرێ بەخوا خوشکە گەورەکەم کاتمان کەم ماوە سەڵات و تەسبیحیش تەفاسیلێکی هەیە بەڵام سونەتێکی زۆر گەورەیە ئینشاءڵڵا لە بەرنامەیەکی ترا کە کاتمان هەبێ بە ئیزنی خوای پەروەردگار سەڵات و تەسبیحت بۆ بە تەفاسیلێکی تر بۆ باسەکەم بەڵام ئەوەندێ سەڵات و تەسبیح حەدیسی پێغەمبەری خوای لێسەر حەدیسەکە حەسەنە و چوار ڕکعاتە دوو ئەیکەیت دوو ڕکعات بکە دوای سەلام بەرەوە دوو ڕکعات بکە دوای سەلام بەرەوە دوعایەکە خوێنی لە هەموو کات لە ڕکوعا لە سجوودا لە هەڵسانەوە لە فاتیحادا لە دوای فاتیحاکە ئەوە تەفاسیلێکی هەیە لەبەر کەمی کات داوای لێبوردنت لێکەم بۆیە زیاد درێژی ناکەمەوە. باوکی کاک پەیوان سیارەی هەیە لە ماڵەوە ئیشی معرەزەکان برا بەڕێزەمە کە ئیشی معرەزەکە سیارێکە کڕێ بۆ ژێری خۆی سیارێکە کڕێ بۆ ژێری خۆی بەیانی ئەیفرۆشێت طبعا برا بەڕێزەکەم تۆ کە ئیشی سیارە ئەکەیت ئیشی سیارە ئەکڕی و ئەیفرۆشیت ئەگەر سیارەیەک دەبێ ئەم سیارە بۆ خۆت بەکاری بێنیت لە ژێر خۆت دابێت نەیفرۆشی ئەمە زەکاتی نییە بەڵکو ئەوە ئیتر کە کەسابەتی پێواکەی لەوەیانە زەکاتی بەڵام ئەم سیارە تۆ سیارەیەک ئەکڕی بۆ خۆت بۆ ژێری خۆت
وڵا دوای مانگێک یەکێک دەگەڵا خێرتەداتە ڕێگەی فرۆشیت ئیدەن ئەمە بۆ کڕین و فرۆشتنیشتە وەنیە کڕین و فرۆشتنیشی پێواکەی لەوا چێ زەرت بەنێ نەیفرۆشی بەڵام کە خێر دەدەنی ئەیفرۆشی ئیدەن ئەم پارەش لە خێردایە ئەم پارەش لە کەسابەتە بۆیە بە قسەی ئەم برا بچووکی خۆتەکەی زەکاتەکەی لێ بدە ئەوە ئەحوەتترە ئەوە زۆر باشترە مادام ئەمە جۆرێکیش کەسابەتی پێوەکەی ئەلحەمدوللا لەوا چێ لەمەش هەموو جارێ یان زۆر جار خێر بکەی لە مەشانە بۆیە زەکاتەکە بدی زۆر باشە برا ئازیزەکەم کاک محەممەد کۆتا پەیوەندیمان بووم پرسیاری ئەوەی کە مامۆستا من خۆی تەعالا بە زمانی کوردی دروستی کردم باش ئەگەر دوعا بە زبانی عەرەبی نەکەم هەر بە زبانی کوردی بیکەم چی کێشەیەکیە بۆچی خراپە هیچ خراپ نییە دوعا بە زبانی خۆت بکە یەکێک ئۆردووە یەکێک ئینگلیزە یەکێک کوردە یەکێک فارسە یەکێک تورکە یەکێک عەجەم هەرێکی شتێکە بە دوعاکەی هیچ ئیشکالێکی تێدا نییە دوعا بکە بەو زبانەی کە خۆت پێت خۆشە کاکە ئینسانی وایە کۆمەڵە داوای لە خوای پەروەردگاری کاکە نازانێ بە عەرەبی ڕێکی خا ئەی چۆنم دوعایە بکە چۆن بپاڕێتەوە لە خوای پەروەردگار چۆن داواکەی بگەێنێ بۆیە بەڕاستی دوعا بکە بەو شێوازەی کە خۆت پێی مرتاحیت تەنانەت لە نوێژیشدا لە نوێژی مردوودا ئەوە بەشێکی زۆر لە زانایانە فەرمون ئەتوانی بە کوردیش دوعا بۆ مردووەکە بکەی مادەم عەرەبیەکەت لەبەر نییە لە سوجدەشدا هەندێک لە زانایانە فەرمون ئینسان ئەتوانێت لە سوجدەشدا هەر دوعا بە عەرەبی بکات بەڵام ئینسان تا بۆ بکرێ دوعاکە لە سوجدەیە اللهم اغفر لي ربي اغفر لي ئەم دوعایانە بکە کە کەمن بە عەرەبیش لەبەر ئەکرێ بەڵام هیچ ئیشکالێکی تێتانێت دوعاکانت بە کوردی بکە برا خۆشەویستەکەم پرسیاری دومین برا بەڕێزەمان سوال کرد لە بازار ڕادێ ئەڵێ تو خوا پارەیەکەم بنێ تو خوا هاوکاریەکەم بکەن بەڕێزان خەڵکێک بە ناوی دینی خواوە پارە لە خەڵکە کاتەوە ئەبێ ئاگاتان لەوە بێت یعنی خەڵکێک یەقینت ئێمە درۆزنە یەقینت ئێمە ئیستیغلال دەکات بەچی ئیستیغلال دەکا بەوەی کە ناوی خوا بێت با ئەمە ئینسان نەخەڵەتێنێ ئینسان هەبێ ثەقافەتی خێرکردنی هەبێ بەڕێزان خەڵکێکی وەڵڵا حاڵی زۆر خراپە وەڵڵا حاڵی زۆر داماوە یعنی خەڵکێکی وا هەیە بەڕاستی لە ڕووی نایە داوا بکە بەڕێزان یعنی باوەڕ بفەرمون خەڵک فەقیر پەیوەندی بە منەوە کردووە ئەڵێ مامۆستا نانم نەبوو بە پارشێ و چوومە لە سێبەری نانەواکەیە دانیشتم حتا خەڵک نانەواکەی چۆڵ کردووە ئەمجا چوومە وتم کاکە سێ نانم بنێ بۆ پارشێ و بەخوا نانمان نییە لە ماڵەوە لە ڕووی ناتوە داوا بکە کە خەڵکی لێ بووە ئەمە خەڵکێکە لە ڕوویان نایە داوا بکەن بدرێ بەوانە باشترە بەڵام بەڕاستی و خەڵکانی کە دێنە بەر دەرگا ئیلحاحەکەن توخوا بەڕاستی ئینسان تا بۆی بکرێنەیان داتێ چونکەوە ناوی خوای پەروەردگار ناوی پێغەمبەری خوا بەکارێنن بۆ کەسابەت و بۆ ئەوەی کە ڕزق و ڕۆزیان زیاد بێ درۆی شەکەن لە ئامان کاتدا خێران پێناشێ لەوە چێ پارەکەشیان بیت ئەوەی سەرفترە و زەکات نەدەن بەو کەسانە بەڕێزان ئەگەدار بن زەکات و سەرفترە مەدەن بەو کەسانی کە دێنە دوکانەکەتان داوەتانەکەن چونکە نازان پێشەیان نا بەڵام خێرکردن ئەگەر بیدێتێ بۆ خۆشتێکی باشە بەڵام ئاگادار بە بەو ناوە با ئیستیغلالمان نەکەن بەرنامەکەمان بەرەو کۆتایە ڕۆ زۆرش درێژەوە بوو لە خوای پەروەردگارە پاڕێنەوە ئەڵێن یا ڕەبی خوای پەروەردگار ئەو برا بەڕێزانەی ئەو خوشکە بەڕێزانەی ئێستا گویان لە ئێمەیە لە کوردستانن یان لە ئەوروپان یان لە هەر شار وەچکە و کون و قوژبنێکی ئەم سەر ئەرزەدان یا ڕەبی خوای هەر ئاواتێکیان هەیە خوایە بیان گەێنی بە ئاواتی خۆیان یا ڕەبی خوایە هەر ئاواتێکیان هەیە بیان گەێنی بە ئاواتی خۆیان خوای ئەگەر نەخۆشن شیفایان بی ئەگەر منداڵیان نابێ منداڵیان پێبەخشی ئەگەر زەواجیان نەکردووە زەواجیان بە قسمەتکە یا ڕەب العالەمین ئەگەر کێشە و مشکلەیەکیان هەیە خوای بێ بەهانایانەوە یا ڕەبی خوای ڕەحمیان لێ بکەین خوای پەروەردگار ئەو بەڕێزانەی دانیشتون بە دیارمانەوە گوێ لە ئاەتەکانی تۆگرن گوێ لە فەرمودەکانی پێغەمبەری خواگرن یا ڕەبی خوایە پاداشتیان بیتەوە یا ڕەبی خوایە پاداشتیان بیتەوە خوایە لەسەر ئیسلامەتی بیان ژێنی بە ئیسلامەتی و بیان مرێنی لە ناخۆشی و نەخۆشی دنیا دووریان کە یا ڕەب العالەمین تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگار سپێرم صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.